لە شاری هەڵەبجە سێمین دیداری کللتور و ئەدەبی هەورامان بەڕێوەچوو کە دیدارەکە لە ژێر ناونیشانی دیداری پرۆفیسۆر محەممەد ئەمین هەورامانی بۆ ئەدەب و کللتوری هەورامان بەڕێوەچوو چەندین توێژینەوە پانێڵی زانستی لەم دیدارە خراڕوو ئەمە ئەمڕۆ ئەمانەوێت زانیاری زیاتر لە سەر دیدارەکە وەربگرین بە میوانداری زۆر بەڕێز شاخەوانستێک بەڕێوەبەری دامەزیاوی کەریمی ئەلەکە و هەروەها سەرپەرشتیاری سێمین دیداری کللتوری ئەدەبی هەورامان سڵاو لێبێت و بەخێر بێت. بەخێربێی کاژاخوان. سەرەتا باباس لە بەگشتی لە دیدارەکە بکەین زین دیدارەکە چۆن بوو چۆن بەڕێوەچوو ئەو پانێڵانی تیان ئەنجامدران چی بوون؟ هەڵبەتە دیداری ئەدەب و کللتور و فەرەنگی هەورامانەوە بۆ سێمین ساڵە بە سپۆنسەری دامەزراوەی کەریمی ئەلەکە و بە پشتیوانی دارایی زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ بەڕێوەچێ لە شاری هەڵەبجە دیدارەکە زیاتر گفتوگۆکردنە لەسەر ئەدەب و فەرهەنگ و کللتوری هەورامان بەڵام لە ناو دیدارەکەیە کۆمەڵێ تەوەر و بابەتی ترجێکی باخی ئێمە لەوانە مەسلەی گەشتیاری لە ناوچەی هەورامان و مەسلەی سینەما و دیکۆمنت لە ناوچەی هەورامان و مەسلەی جوگرافیا و مەسلەی ئاو کانیاوەکان کاوانە هەموو بابەتی گرنگن لە ناوچەی هەورامان ئێمە وڵدەین ساڵانە لەم پانێڵانەیە بە بەشداری توێژەرانی ڕۆژەڵاتی کوردستان و باشووری کوردستان بین بە پردی پەیوەندی لە نێوان هەردوو هەورامانەکە ئێوازان ئەو سنوورانە دەستکردن ئەو هەورامانە شوێنێکی ئێجگار دڵگیر و گەورە و فراوانە بەڵام بەهۆی سنوورەکانەوە بۆ بە دوو هەورامان هەراورامانە هەورامانی ئەمدی و ئەودی فەرقی نییە بەڵێ ئێمە هەوڵە دەین بین بەو پردەی کە هەردووکیان جارێکی کە پێکەوە بەسینەوە و جارێکی کە ئەو نزیکیە دروستکەینەوە و ئەو سنوورانە کاڵکەینەوە و جگە لە بەشداری توێژەرانی هەردوو هەورامان ئێمە نووسەران و ڕۆشنبیران و عاشقانی ئەدەبی هەورامی لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان و بانگەشتەکەین لەوێ میوانداریانەکەین ئامادا بن لە پانێڵەکانە هەڵبەتە ئێوازان ئەدەب و کللتوری هەورامان ئەدەبێکی زۆر زۆر دەوڵەمەنە زمانێکی ئێجگار شیرینە بۆیە ئەم میراتە گەورەی کە بەجێ ماوە لە ئەدەبی هەورامی تا ئێستا دەستکاری نەکراوە بە بڕای من ڕەنگە لێرە و لەوێ هەندێک ئیشی تیاکرابێ بەڵام ئەمە وەک چۆن لە بواری شوێنەواریە هەتاکردنە و پشکنینی زیاتر بکەی ئاسار و شوێنەوار و مێژوو زانیاری زیاتر دەسەکەوێت ئەدەبی هەورامیش بە بڕای من لەو جۆرەیە چونکە بیرمان نەچێ لە قۆناغی مێژوویەکانە زمانی هەورامی زمانی فەرمی حکومداری لە ناوچەی هەڵەبجە و شارە زور و حتا گەیشتۆتە زۆر شوێنی سنووری تری بڕیەوە و نزیک بۆتەوە لەو ناوچانە لەبەر ئەوە ئەدەبیاتێکی ئێزگار دەوڵەمەنە لە هەر کوێکە و تۆ بتەوێت دەستی بۆ بەری بەر کۆمەڵێ لە دوڕ و مرواری و نهێنی تازاکەوی کە دڵنیام ئەبێتە هۆی سوود گەیاندن بە ئەدەبیاتی کوردی و ئەبێتە هۆی زیاتر دەوڵەمەندکردنی زمانی کوردی چونکە بیرمان نەچێ کە ماڵین زمانی کوردی پێگاتووە لە چەندین زارا و بڵێن بنەزار لەوانە بۆ نمونە کەلهوڕە گۆرانە زازاکیە کرمانجیە بادینیە سۆرانیە هەورامیە ئای بە هەموو ئەمانە زمانێکی گەورەی یەکگرتویان دروست کردووە کە زمانی کوردیە و ئەم زمانش ئێستا لە دنیا لەسەر و 6 ملیۆن کەسەوە قسەی پێەکە لەبەرەوە هەمیشە دوژمنانی ئێمە هەوڵیان داوە ئێمە بچووکەنەوە پەرتەوازەماکەن اینجا سەرەتا هاتوون کردوونیان بە 4 بەش دوایی هاتوون پێمانەڵێن ئێوە بەشێکتان یەزیدین بەشێکتان یارسانین بەشێکتان هەزار ناو ناتۆری تریان اینجا هاتوون لە زمانەکەی ئیشان کردو بۆ نمونە ئاڵێن کەلهوڕی زمانی کوردی نییە زمانێکی جیاوازە بۆ نمونە هەورامی ئێستا هەندێکیان وا تێگەیاندووە کە هەورامی زمانێکی جیاوازە لە دەرەوەی کوردی زمان ینی زمانێکی سربەخۆیە پەیوەندی بە کوردەوە نییە بۆ نمونە هەندێک جار ئاڵێن بادینی کرمانجی ئەمە بۆ چییە ئەمە بۆ ئەوەیە کە ئێمە بکەن بە گروپی بچووک جامانکەنەوە بۆ ئەوەی ئاسانتر دەستیان پێمان بگاو لە ناومان بەرن و ئەو یەکگرتووەمان نێڵن ئێمە لەم دیدارە هەوڵە دەین جارێکی کە ئەو بربەستانە بشکێنین و ئەو یەکگرتوویە دروستکەینەوە کە بڵێن نەخێر زمانی کوردی دەوڵەمەندەکەی لەوەیە کە لە چەند بنەزارێک پێکاتووە بە هەمویان زمانێکی شیرینیان دروست کردووە کە ناوی زمانی کوردی بەڵێ کاک شەقاوان بەڕێز باس لەوە کرد ئەدەب و کەلتوری هەورامان زۆر دەوڵەمەندە و پێگەیەکی گرنگی هەیە لە ئەدەبیاتی کوردیدا بەگشتی گرنگیدان بەم جۆرە فیستیڤاڵ و دیدارانە و چێن ئەوەی کە ئەتوانێت گرنگی بەم فیستیڤاڵ و دیدارانە بات و پانێڵی جیاوازتر و دیداری جیاوازتر فیستیڤاڵ کات بۆ گرنگیدانی زیاتر بە ئەدەب و کەلتوری هەورامان ئەلبەتە تۆ خۆتە زانی ئەمە وەزارەتێکمانێ ناوی وەزارەتی ڕۆشنبیریە کاری سەرەکی ئەوانە کە ئەم جۆرە دیدارانە بکەن بەڵام لە دەرەوەی ئەمانش خۆ
خۆ ناکرێ ئێمە هەر چاوەڕێی دەستی حکوومەت بین و بۆ خۆتان نەزان وڵاتە تووشی چەندین قەیران بۆتەوە کە سەرەکی ترینیان قەیرانی دارایی و ئابووریە و لە دەرەوەی ئەوانە کۆمەڵی ڕێکخراوی چالاگەن کۆمەڵێک دەستە و گروپی چالاگەن کە کارەکەن کە خۆڵ کێشان نەبێ بڵم دەستگای کەریمی عەلەکە کارەکانی دیارە لەو بوارەیە کە لە ماوەی ڕابردووە چ کارێکی کردووە چۆن پرۆژەکانی ئەبا بەڕێوە بۆیە ئێمە بۆ پێی کە من خۆشم گەنجێکی هەڵەبجەیم و خەڵکی ئەو شارم هەر لە 3 ساڵی ڕابردووە بیرم لەوە کردەوە کە لە سلێمانی فستیڤاڵی گەلاوێژێ و خزمەتێکی گەورە بە ئەدەبیاتی کوردیەکە ئەی بۆ لە ناوچەی هەورامان دیدارێکا فستیڤالێکی وانە بێت کە خزمەت بە ئەدەبی هەورامی بکە لە کاتێکا کە باستم کرد ئەدەبی هەورامی ئەدەبێکی چەند ڕاقی و چەند دەوڵەمەندە بۆیە خۆشبەختانە بە سوپاسێکی زۆرەوە کە بیرۆکەکەم لەگەڵ بەڕێز دکتۆر تاها ڕەسوول باس کرد ئەو ئامادەی دەربڕی کە پشتیوانی دارایی دیدارەکە بکە ئەوەندەی کە توانا و قودرەتمان هەبێ سوپاس بەخوا لە بیرۆکێکی سەرەتاییەوە دەستمان پێکرد لە دیدارێکی سەرەتاییەوە دەستمان پێکرد توانیمانەوە 3 ساڵە و دیدارە بە باشی بەڕێوە بین کە دەنگدانەوەیکی زۆری هەم لە لای میدیاکان هەبوو هەم لە لای خەڵکی هەبووەوە هەم دڵخۆشیێکی گەورەش بوو بۆ هەورامیەکان و هەورامی زمانەکان و ئەوانەی کە عاشقی ئەدەبی هەورامی زۆر باشە ئەمە میشاڵێن کللتور و ئەدەب لە هەرچ وڵاتێک و هەرچ نەتەوەیە کابێت ئەبێت بە شوناسی ئەو نەتەوەیە کەواتە ئەنجامدانی ئەم جۆرە دیدارانە ساڵانە تا چەند گرنگە بۆ ئێمە کەلتوری خۆمان ئەدەبی خۆمان بە زیندوی بهێڵینەوە لەوانەیە منەوە دوایینەوە وردە وردە ئەم کللتور و ئەدەبە کاڵ ببێتەوە لایەن بەڵام بەبەستنی ئەم جۆرە دیدارانە تا چەند گرنگە لێ ئەوانش هەمیشە زیندوو بێت. خۆی هەمیشە بڕێوە چوونی ئەم جۆرە دیدارانە دیوێکی کەی کوردبوونمان بیشانەیە دیوێکی کەی نیشتیمان پەروەریمان بیشانەیە چکە بەداخەوە ڕاشکاوانە بیڵێم نەوەی نوێ بە تایبەتی لەو دۆخە سیاسی کە دروست بووە بەهۆی ئەم هەموو ململانی حزبی و ئەوانەوە جۆرە لە تۆرانی لا دروست بووە ئەم جۆرە تۆرانە ژوای کردووە کە ئینتیمای نیشتیمانی کاڵ بێتەوە بەڵام ئەم جۆرە دیدارانە مادەم دیوێکی کەی کوردبوونمان بیشانەیە لەوەی کە ئێمە خاوەنی هەر ئەم چەلەحانە سیاسی نین کە ئێوە لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوەی بین و ڕۆژانە ممارەسەکە ئێمە خاوەنی ئەدەبێکی ڕاقین خاوەنی ئەنی تۆ بڕۆ بگەڕێرەوە بۆ مێژووی کورد بزانە ئەدیبەکانی ئێمە منەوەرەکانی ئێمە شاعیر و نووسەر و زانا و عارف و پیاوە گەورەکانی ئێمە ژنە گەورەکانی ئێمە لە ناو ئەم مێژووە چ ڕۆڵێکی گەورەیان هەبووە چۆن نانێشتووە بەو هەموو داگیرکاری کە ئێمە داگیرکراوین چۆن زمانەکەمان فەوتێ چۆن نەتەوەکەمان لە ناو بچێت چۆن لە قوڕکردن پاراستونیان لەبەرەوە زۆر گرنگە ئێمە ئەم دیوەش ببینین بەتایبەت لەسەر ئەدەبی هەورامی من ڕاستیەکەی بیرۆکەکەم لەوێەوە هات سەرەتاکە ینی چەند جارێک بۆ فستیڤال و دیدار لە هەم ناوچەی هەورامان هەم لە ناوچەی سلێمانی و ئەوانەوە تا لە هەولێروانش بانگشکراوم ڕۆیشتوم ئەو بەشەی کە بۆ هەورامی جاکرابەوە بۆ هەورامان جاکرابەوە بەداخەوە بەس گوێزدانرا بوو لەگەڵ جلی شاڵ و کلاش ینی ئەم دیوەی هەورامانیان بیشانەیە پێیان وا بوو هەورامان بەس ئەمەیە لە ڕاستیان ڕاستە ئێمە شانازیەکەین بەوەی کە منتقی هەورامان خاوەنی بەروبوومێکی زۆری کشت و کاڵی و میوە و ئەو شتانەیە ئەمە حەشا هەڵنەگرە و خاوەنی جلوبەرگ و ڕەسەنایەتی و فۆلکلۆری خۆیەتی و خاوەنی با بڵێن پێڵا و هەموو ئەو تایبەتمەندیانەیە کە ئینسان پێویستی پێێتی لە ناوچەی هەورامانەیە ئەمە دیوێکی جوانە دیوێکی گرنگە بۆ ژیانکردن بۆ پاراستنی کللتور بەڵام خۆ هەورامانە رەمە نییە ئێمە من زۆر بیرم لەوە کردووە کە ئێمە هەوڵ بین لەم دیدارەیە ئەو دیوە شاراوەش پیشان بین و ئەمەوە ئەکاکە ئینتیمای نیشتیمانی لە لای نەوەی نوێ زیندوو کاتەوە هەم نەوەی نوێی هەورامی و هەم نەوەی نوێی کوردیش بڵێن سۆرانیش کە ڕاستی ئێمە ڕاستە گلەیمانێ لە دەسەڵاتی سیاسی نیگەرانین ئەو دۆخی کە دروست بووە نەئەبوو وابێ بەڵام ئەوە هەموو وێنە گەورەکە نییە وێنە گەورەکە ئەوەیە کە ئێمە وەکوتم کردنە و پشکنی لە ناو ئەدەبیات و زمانی خۆمانە بکەین و بگەڕێنەوە بۆ ئەو ڕەسەناتی هەمانە و لێرەوە گرنگی ئەم دیدار و فستیڤالانش دەرەکەوێت لەسەر ئێستا و داهاتوو باشە شەخۆ نەکرێت بڵین مەبەستێک لە پشت هەڵبژاردننی پارێزگای هەڵەبجەوە بوو بۆ دیدارەکە بێگومان هەڵەبجە چەقی دانیشتوانی هەورامی زمانە خۆی ڕاستێ مەکاڵین هەورامان ناوچەیەکی و جوگرافیایکی دیاری کراوە بەڵام ئێوەزان بەهۆی ئەو هەموو کارە ساتی کە بەسەر ناوچەی هەورامان هاتووەجا بەهۆی شەڕی 8 ساڵی ئێران عێراقەوە بێ بەهۆی ئەو بار و زروف و شۆڕشی کوردی بەشێکی گەورە سەرکردایەتەکەی لە هەورامان بۆ لە قۆناغی لە قۆناغەکانە هەورامان هەموو دیەکانی خاپور کراون ڕاگوێزراون خەڵکەکەی هەموو هاتووەتە ناوچەی هەڵەبجە و بۆ سلێمانی و ئەوانە بەڵام ئێستا چەقی دانیشتوانی هەورامیەکان لە هەڵەبجەن و هەڵەبجەش هەڵبژاردننی هەڵەبجەش بۆ خۆی
پارێزگایەکی تا ڕادێک لە ئێستا فەرامۆشکراوە هەم لە ڕووی چالاکی ئەدەبیەکانەوە هەم لە ڕووی خزمەت گوزاریەوە بۆی ئێمە دوو مەبەستمانە بوو مەبەستی یەکەممان ئەوە بوو کە دیدارەکە بەرینەوە ناو هەورامیەکان و خەڵک بانگێشکەینەوە بۆ ناو هەورامیەکان بۆ ئەوەی جارێکی کە ئەو بەریەکەوتنە دروستکەینەوە ئەو نزیکە دروستکەینەوە و دووەمیش گواستنەوەی چالاکیەکان لە شارە گەورەکانەوە بۆ شارە پەراوێزخراوەکان بۆی لەوێش چالاکی هەبێ لەوێش جم و جۆڵی ئەدەبی و ڕۆشنبیری هەبێ و ئێمەوە 3 ساڵە دیدارەکە بینە ناو هۆڵی مۆنومنتی شەیدانی هەڵەبجەکە ئەوەش دیسانەوە ناو واتایەکی گەورەی هەیە کە ئەو شارە ببورن ئەو شارە کیمیاباران کراوە بەشێک لەوانەی کە قوربانی کیمیایەکان هەورامیەکانیشن و ئەو هۆڵێکی سمبولیە بۆ شەیدانی هەڵەبجە و جارێکی کە ئامانەوە بە پێشکەشکردنی ئەم دیدارە بەشێک لە ڕۆحی ئەو شەیدانەش شاد و زیندووکەین. زۆر باشە لە دیدارەکەدا چەندین توێژینەوە و پانێڵیش بەڕێوە چووە کە توێژینەوە پانێڵەکان لایەنی ئابووری و گەشتیاریی تیا بووە بە دیوێکی دیکە ئەتوانین بڵێن هەر خۆی لە خۆشیدا ئەمە وەکو سوودێک وەکو خزمەتکردنێک وە بە دیوێکی دیکەی بە هەرێمی کوردستان و بۆم ناوچەی کەتیایین. بەڵێ بێگومان کە تۆ ئێستا ئێمە لە یەکێ لە پانێڵەکانی دوێنێ کە دکتۆر ڕێباز پێشکەشی کرد باس لە کانیاوەکانی ناوچەی هەورامان کرد کە بە داتا چەند کانیاو هەیە و شوێنە و مووقعەکەیەکەوێتە کوێوە و باسی لەوە کرد کە ئەو سمپڵی لە هەموو ئاوەکانی ئەو کانیاوانە بردووە کە خۆشببختانە هیچ جۆرە بەکتریا و ڤایرۆسێکی تیانە بۆ وەکو ئاوی معدەنی شیاوە بۆ ئەوی یەکسەر تۆ بەبێ هیچ فلتەر و ئەوەیەک ئەو ئاوە بخۆیتەوە ئێمە دەستکەوتێکی زۆر گەورەیە کە خۆتانەزان ئێستا لە دنیا قەیرانی ئاوەیە بە تایبەتی ئاوی شیرین هێناوچەی هەورامان ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە کە یەکێ لە توێژەرەکان بۆ ئامادەکردنی ئەم دیدارە بچێکارێکی وە ئەنجام باکە هەموو کانیاوەکانی ناوچەی هەورامان بگەڕێەکەوێتە کوێوە مووقعەکەی لە ڕووی پاکێتی و کوالیتی ئاوەکەیەوە بەڕاستی ئەمانە هەموو خزمەتی گەورن بە هەم هاوکاری حکوومەتەکە لەوەی کە کارە ئاسانی بکە بۆ مەسەلەی توێژینەوە و داتا و ئەوانەوە هەم خزمەتێکی گەورەشە بەوەی کە جارێکی کە دەوڵەمەندی ناوچەی هەورامان بخەینەوە ناو بابەتە زانستیەکانمان نەگەوەی هەر قسەی سەرپێی و قسەی زارێکی بێ. بەڵێ کاک شەخمان بۆ 3مین ساڵە دیداری ئەدەب و کەلتوری هەورامان بەڕێوە ئەچێت و هەر 3 ساڵەکە هەر ساڵە و کتێبێکی بەچاو گەیاندووە و بەخشیوێتی ئامادەبووان ئەکرێت زانێریمان بێتە سەر ئەم کتێبەکان پێکاتووە لە تەوەر و پەنێڵەکانی کە لە دیدارەکە ئەنجامەدەری یا خۆ پێکاتووە لە چی؟ بێگومان کتێبەکە پێگاتووە لەو توێژینەوانەی کە لە پانێڵەکانە پێشکەشەکرێت چکەوە زانن توێژینەوە بابەتێکی دوور و درێژ و ورد و ئەکادمی و زانستی و پێویستی بە داتا و بە زانیاری هەیە لەبەر ئەوە ناکرێت لە کاتی پێشکەشکردنی پانێڵەکانە هەموو ئەم توێژینەوەی پێشکەش بە ئامادەبووان بکرێتەوە کرێ سمپڵە نمونەیەک لە توێژینەوە کە دووەرەگری لە ماوەی 15 خولەکە پێشکەش بە ئامادەبوانیەکەی بەڵام بۆ ئەوەی کە هەموو ئەو ئامادەبوانی لەوێن و زائیدەن بۆ ئەوەی کە ئامادە نییە لە ناو هۆڵەکە ناتوانێت ئامادە بێ و لە شوێنی دوورە دەستەوە یا بەهۆی سەرقاڵیەوە بەکارێکەوە ناتوانێت بێت دواتر کتێبەکەی دەستکەوێ و لە کتێبەکەەوە ئەو توێژینەوانە بخوێنێتەوە و بیرتان نەچێ و توێژینەوانە لە کتێبخانەی کوردی لە زانکۆکانی ئێمە دواتر ئەبن بە باشترین سەرچاوە بۆ ئەوەی کە ئەوانەی کە خەریکی توێژینەوەی ترن یا ئەوانەیە یانوێ زانیاری لەسەر ئەدەبی هەورانی لەسەر ناوچەیەوە بێگومان وەکو سەرچاوە سوودی لێوەرەگرن لەبەرەوە ئێمە هەوڵە دەین ساڵانە کۆی توێژینەوەکان بکەین بە کتێبێک و کتێبەکە لەوێ بێ بەرامبەر بەسەر ئامادەبووانەدا بەشەکەین و دواتریش بەشێکی ئەمێنێتەوە لەو کتێبە ئەینێرین بۆ زانکۆکان بۆ کتێبخانە گشتیەکان بۆی وەکوتم وەکو سەرچاو بمێنێتەوە دواتر سوودی لێوە. یەکێک لە توێژینەوەکان ئەوەی کە من بەرچاوم کەوت پێک هاتبوو لە زیادکردنی زمانی هەورامی بۆ خوێندن لە لای هەورامیەکان باشە لەلایەن ناوچەی هەورامان ئەگەر زانێری مامەیتە سەبات بێگومان ئەمە پرۆژەیە کە چەند ساڵێکە قسەی لەسەرەکرێ لە وەزارەتی ڕۆشنبیری و زۆر لەسەرکراوە بەڵام هیچی بۆ نەکراوە. بەڵێ هێشتا لە گفتوگۆیە ڕاستی خۆی ئەگەر سەیری پرۆگرامی خوێندنی کوردی ئێمە بکەین بۆ نمونە یا پرۆگرامی زمانی عەرەبی لە قوتابخانەکانی ئێمە بەر شعری کرمانجیە کەوین لە ناو پرۆگرامی خوێندنی کوردیە و بەر شعری عەرەبیە کەوین یا بەر شعری نەکەوین باشە با لە پاڵ ئەوەشە مەسەلەن چەند شعرێکی هەورامی هەبێ خۆتانەزان ینی هەورامیەکان دابش بوون بەسەر شارەکانە بە تایبەت با لە ناوچەی هەڵەبجە و هەورامان ئەوە جێبەجێ بکرێ
مناڵێکی هەورامی مافیەوەی هەبێت کە بە هەورامی بخوێنە ناعیلاجانی لە ناو پرۆگرامی پەروەردەی جێگەی ئەوی بۆ بکرێتەوە بۆ ئەوەی ئەو زمانە نەفەوتێ ئێمە وتمان زمانی کوردی کاتێک دەوڵەمەندەکە کەلهوڕی تیابێ سۆرانی تیابێ کرمانجی تیابێ زازاکی تیابێ ئەورامی تیابێ بە هەموومان ماتوانین زمانێکی دەوڵەمەند دروستکەین لەبەرەوە نەقسێکی گەورەیە لە ناو پرۆگرامی ئێمەەوە بڕواژ ناکەم هیچ زەرێک با ینی قەیچێکە با مناڵێکی سۆرانی چەند وشەیەکی ئەورامی فێر بێ لە ڕێگەی شعرێکی ئەورامی و لە ناو پرۆگرامەکەیە چۆن مەسەلەن مناڵەکە بینی لە قوتابخانە شعرێکی کرمانجی تایە ناچارە لەبەری کات و لەوێەوە فێری هەندێک وشەی کرمانجیە بێ ئێمە کاتێک ئەتوانین ئەو پردی پەیوەندیە بەهێزە دروستکەین کە مناڵێکی سۆرانی لە کرمانجی تێبگا قسەی پێ بکە کرمانجیەک لە سۆرانی تێبگا لە هەورامی تێبگا لە کەلهۆڕی تێبگا ئاوا ئێمە توانین نەتەوە دروستکەین لە ڕاستیا جینا لە ئاستی لۆکاڵ ئامێنینەوە ئەگەر سۆرانی بەتەنها لە ناوچەیەک بێت و بادینی بەتەنها لە ناوچەیەک بێت و هەورامی بەتەنیا لە ناوچەیەک بێ ئەوە ئەو مەترسیە گەورەیە کە باسم کرد کە زۆر ئاسان دژمنانی ئەماتوانن لە ناومان بەرمن و زەفەرمان پێبەرن ئەم هەوڵەش هەوڵێکی گرنگە بە بڕوای من و هیچ کێماسێکی شیتانیە هیچ گرفتێک نییە لەوەی کە لە ناو پرۆگرامی خوێندنە بەشێک لە زمانی هەورامی یا بڵێن زاراوی هەورامیش جێگە بکرێتەوە توێژینەوەکانی تر چی تیابوو کە بەلای کاکشاخەوانەوە سەرنجڕاکێش بوو بێگومان بابەتی دیکۆمنتاری و سینەما بابەتێکی زۆر گرنگەیەوە زان کە ناوچەی هەورامان سروشتێکی زۆر جوانی هەیە جگە لە سروشتە جوانەکەی مەسلەی کەلەپور و کللتور و جلوبەرگ و خواردنی ڕەسەنی کوردەواری و ئەوانە بۆیە لەم ساڵانی ڕابردووە بە تایبەتی لە هەورامانی ئەو دیو کە سروشتەکەی هێشتا زۆر دەستکاری نەکرا و جەنگ زۆر کاریگەری لەسەری نەبووە سینەماکارەکانی دنیا بە تایبەت سینەماکارە گەورەکانی ئێران یا سینەماکارە عەرەبیەکانوانە ڕوویان کردوتە ئەو ناوچەیە بۆ بەرەمێنانی فیلمی سینەمایی و دکۆمنت و ئەوانە و مەسلەی ئەو بەر و بمشتانی کە لەوێ باسمان کرد زۆر کاری دکۆمنتاری و ئەوانەی لەسەر کراوە و کار زۆر لەسەر شاعیرانی کلاسیکی هەورامی یەکرێت لەو منتیقەیە و جارێکی کە لە ڕێگەی دیکۆدرامی و ئەوانەوە فیلمیان لەسەر بەرهەمێتەوە لەبەرەوە ناوچەی هەورامان ئێجگار گرنگە بۆ بەرهەمێنانی کاری دکۆمنتاری و سینەمایی و خۆشبەختانە ئێستا ئەو ئاوڕێ لێ دراوەتەوە گەر بیرتان بێ بەهمەنی قوبادی چەند کارێکی لەوێ کردووە لە ناوچەی هەورامان و چووکە ناوچەی هەورامان ئەکەوێتە سەر سنووریشەوە لە ڕاستیە مەسلەی کۆڵبەرەکان و ئەوانش بۆ خۆی چیرۆکی جیاوازن لەبەرەوە ئەهمیەت و بابەت و تایبەتمەندێتی خۆی هەیە و خۆشبەختانە ئێستا ئاوڕێ لێ دراوەتەوە ئێمە هەوڵماندا لە ڕێگەی توێژینەوەکەوە باز لەو گرنگی و ڕۆڵە بکەین کە بۆ ئێستا و داهات و چەند گرنگ تەنها دیدارێک بەسە یا پێویستی بە پانێڵ و دیداری بێگومان هەرچەند ئیشی لەسەر بکرێ هێشتا کەمە و ئیشەکەی ئێمەش هەوڵێکی سەرەتاییە بێکەم و کورتیش نییە ئێمە بڕیارمانراوە کە ساڵانە لە کاتی خۆیان ئەم دیدارە بکەین بەڵام بێگومان ئەم دیداری ئێمە نەک ناتوانێ هەموو ئەو بەشایە پڕکاتەوە بەڵکو تەنها کە لێنێکی بچووک داگیرەکە من بە هیوا عاشقان و دۆستانی ئەدەبی کوردی و زمانی کوردی و عاشقانی ئەدەبی هەورامی و زمانی شیرینی هەورامی لەو هەوڵانە بەردەوام بن ئەوەی ئێمە پێمان نەکراوە ئەوان بیکەن نەک دیدارێ بە چەندین دیدار لە ئێستا و داهاتوە ڕێکخەن و سازیکەن بۆ ئەوەی ئەو میراتە گەورەی کە دەستکاری نەکراوە بتوانین هەریەکەمان لە شوێنێکەوە بەشێک لەو تاریکی ڕووناکەینەوە بیخێنەوە بەرچاوی نەوەی نوێ زۆر باشە لە دیدارەکەدا چەندین نووسەری هەورامان و ڕۆژهەڵات و باشووریشتیا بەشدار بوو کۆبوونەوەی ئەم جیاوازە لە نووسەران تا چەند گرنگە بۆ پتۆبوونی فەرهەنگی کوردی لە ڕاستیە هەرخۆی بۆنەیەکی خۆشە کە تۆ بینی میوانێک لە کەرکووکەوە هاتووە یەکێک لە هەولێرەوە هاتووە یەکێک لە کۆیەوە هاتووە یەکێک لە سۆرانەوە هاتووە و ئەمانە لە کاتی نان خواردن هەیە پێکەوە کاتی پشوو هەیە پێکەوە بەریەکەوتن وێناگرن ڕەنگە زۆریان لە فەیسبوک هاوڕێ بن بەزێکیان نەبینیوە لەوێت تۆ هەمویان کۆکەیتەوە جۆرێک لە خزمایەتی و نزیکایەتی و دۆستایەتی دروستە بێتەوە بۆ خۆی گرنگی و تایبەتمەندێتی خۆی هەیە ئەوەش بێگومان بەڵێ کاکشاخەوان ئەم دیدارە بۆ 3 ساڵە لەسەر یەک بە شێوەیەکی جوان و ساڵ بە ساڵ هەنگاوەکانی باشتر کردووە بۆ ساڵی داهاتوو پلانتان چییە کە جیاواز بێت لە هەر 3 ساڵەکە ڕابردوو لە ڕاستیە لە ئێستاە زووە بۆ لە ڕاستیە ئێمە ساڵ دوای ساڵ دانیشین دراسەیەواکەین کە چیمان کردووە چیمان جیاواز بۆ لە ساڵی پێشوو من نایشارمەوە لە ساڵی دووهەم هەندێک سەرنج و تێبینی هەبوو لەم ساڵە جێبەجێمان کرد بۆ نمونە ئێمە لە 2 ساڵی ڕابردووە هەموو ئەو پۆستەر و دەلیل و ڕکلامانەی کە کردبوومان بە سۆرانی نووسی بوومان هەورامتیانە بوو شێوەزارەکەی بۆ نووسین بۆ ڕێنووس
پار ئەو ڕخنەیەمان لێ گیرا ئەم ساڵ جێبەجێمان کرد بەشێکی زۆری فلێکس و سەرمەنەسووانە بە ڕێنووسی هەورامی نووسینەکانمان نووسی و ساڵی ڕابردوو ئێمە تووشی گرفتێکی گەورە بووین کە گەڕاین بە دوای توێژەرێکی ئافرەتە لە ناو پانێڵەکانە لەو نۆ توێژەرەی کە بابەت پێشکەشەکەن ئافرەتێکمان دەستکەوێت بۆی توێژینەوەیەکی هەبێ بۆ خۆتان نەزان بەداخەوە خانمانی ئێمە کەمتر لە بواری نووسینی زانستی و توێژینەوەی کارەکەن و بە تایبەتتر لە ناو ئەدەبی هەورامی هەر زۆر کەمن چەند دانەیەکی دانستخان و ئێمە پەیوەندیمان بەوانەوە کرد ئەوان بە بیانووی جیاواز نەیانتوانی بەشدار بن لەگەڵمانە لەبەرەوە تێبینی و سەرنجیەوە هەبوو کە بۆچی هەموو پانێڵستەکان پیاون ئەم ساڵ هەوڵماندا خانمێکمان دەستکە و باش بوو بە خۆشبەختانە لەگەڵمان بەشدار بۆ توێژینەوەیکی زۆر جوانی لەسەر بواری سیاچەمانە کە جۆرێکە لە هۆرە و مەقامی هەورامانە کە تەنها هەورامی زمانەکان دەتوانن بیچڕن لەبەرەوە ئەم ساڵێکی لە توێژینەوە زۆرخانەکانمان ئەو خاتونار خۆی هەورامیە لە سلێمانی دانیشێ مامۆسای زانکۆیە لەگەڵمان بەشدار بوو بەو توێژینەوەیە نامی ماستەرەکەی بوو و بابەتێکی زۆر چڕ و جوانی پێشکەش کرد و ئەو توانیمان ئەو کلێنەش پڕکەینەوە کە ئافرەتمان لەگەڵا بێ دەنگی مینەمان لەگەڵا بێ لە توێژینەوەکان بۆیە بۆ دوێنێ پانێڵەکە بڕێوە چووە بڕیارە لەم هەفتەیە دانیشین دراسی بکەین بزانین چی هەنگاوێکمان ناوە کە جیاواز بۆ لە ساڵی ڕابردووە کەم و کورتەکانیشمان لە کوێن ئێمە هەموو تێبینی و سەرنجێک وەرەگرین و کەم و کورتەکان بۆ ساڵی داهاتوو هیچ کارێک لە دنیا بێ کەم و کورتی نیە کارەکە ئێمەش کەم و کورتی هەرتیایە بۆیە ئەمەوێ لێرەوە بە هەموو ئەو بەڕێزانی کە لەوێ دوێنێ ئامادەبوون لە ناو هۆڵەکە و ئەوانەشی لە ڕێگەی میدیاوە بینیویانە و ئەوانەشی کتێبەکەیان بەردەسەکەوێ و ئەوانەشی کە خۆیان بە دۆستی ئەدەبی کوردی و عاشقی ئەدەبی هەورامەزانن ڕەزیلی نەکەن لەوەی تێبینی و ڕەخنە و سەرنجمان بۆ بنێرن بۆ ئەوی ئێمە بتوانین لە ئێستاوە کە خۆمان بۆ ساڵی داهات و ئاماداکەین بتوانین چڕوپڕتر باشتر لە خزمەتیان نابینی و ئەو کەم و کورتی و کە لێلانەی هەیە نائیلاج پڕێکەینەوە بۆەوەی بە هەمومان بتوانین دیدارێکی باش و سەرکەوتووی بەرهەمدار پێشکەش بە ئەدەبی کوردی و کتێبخانەی کوردی و عاشقانی ئەدەب و فەرەنگ و کللتوری هەورامی ئەکرێت ساڵی داهاتوو بێیان هەر کاتێکی تر بێت دیدارەکە ببرێتە ناو سروشتی هەورامانەوە وەڵاهی ئەوە زۆر ئاسانە عەفو زۆر گرانە لەبەر چی لەبەر ئەوەی تۆ زانی کە چیتە ناو باخەکانی هەورامانەوە مووی داری چڕن و بۆ بەڕێوەچوونی ئەم دیدارش تۆ پێویستی بە شوێنی دانیشتنی خەڵگەیە و پێویست بەوەیە کە تۆ خواردن بی بەو خەڵکە مەسەلەن گرانە جێبەجێکردنی ئەوە لە ڕووی تەکنیکیەوە بێگومان زۆر جوانە بێگومان خۆزگە لە هەورامان جێگایەکی وا هەبوایە گۆڕەپانێک چوزانم شوێنێکی وا هەبوایە کە بمانتوانایە ئەو کارە لەوێ بەسەرکەوتوی بکەین چ باشتر و چ جوانتر لە ناو سروشتا تۆ خۆتەزانی طبیعەتی ئینسان وایە نەگەوەی کە لە ناو سروشتا توانێ ڕەحەتتر قسە بکا و بە مێشکێکی ئارامترەوە قسە بکە لە ناو سروشتا ئینسانە توانێت باشتر بخوا شتیهای باشتریشی هەیە چ جای ئەوەی کە وێنەکان جوانتر دەرەچن یادگاری و دوکۆمنتەکە باشتر ئەمێنێتەوە بەڵام لە ڕووی تەکنیکیەوە تۆزە قورسە جێبەجێکردن کاتی دیدارەکە ئێوە لە کاتێکایە کە خەڵکی تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان سەردانی هەورامانەکەن بەڵام قەرەبووی ئەوە کراوەتەوە بۆی کە ساڵانە لە هەڵەبجە دوو فستیڤاڵی زۆر گرنگەیە لە چەند ساڵی ڕابردووە فستیڤالێکی زۆر گرنگە بۆیش فستیڤاڵی هەناری هەڵەبجەیە کە بێگومان کە باسی هەڵەبجاکەن هەورامانی بەشێکلەوە کاوە لە چەند ڕۆژی داهاتوە بەڕێوە چێ لە سەرەتای مانگی 11 فستیڤاڵی هەنار لە هەموو شار و شارۆچکەکانەوە خەڵک بۆی دێکەوە زۆر گرنگە ئەو بۆ شایی کە ئێمە نەمانتوانیە ئەوانەوە قەرەبووەکەنەوە و بڕیاری ژوایە ئەم ساڵ فستیڤاڵی گوێزیش بکرێت لە خوڕماڵ کە ئەوەش بۆ خۆی هەنگاوێکی گرنگە من وام بیستووە کە بەنیازم ئەندێ هاوڕێ لە فستیڤاڵی گوێزیش بکەن کە دیسانەوەش قەرەبووی ئەو کلێ ناکاتەوە کە ئێمە نەمانتوانیەوە بیکەین ئەنجامدانی ئەم دوو فستیڤاڵش کاریگەری و معنا و واتای گرنگ بە منتیقەکە بەخشێ ئەم لە ڕووی گەشتیاریەوە کە گەشتارێکی زۆرە ڕوا و هەم لە ڕووی ساختکردنەوەی بەروبووم بۆ جوتیارانی ناوچەکە و هەم لەوەی کە دۆستایەتی و خزمایەتیش دروستەکە لە نێوان خەڵکانێک کە دێن بۆەوێ و خەڵکانێکیش لەوێ خەریکی پێشوازیکردن فستیڤاڵی هەناری پارساڵمان بینی کە چۆن خەڵک بە حەزەوە سەردانی پارێزگای هەڵەبجەیان کرد و بەشداریان کرد لە فستیڤاڵەکە سەربازەکە کشاقان ئەکرێ بڵێن کۆمەڵە کەسانێک هەبن کە بیانەوێت ساڵی داهاتوو لە دیدارەکەدا بەشدارن بۆ توێژینەوە یان بۆ بابەتانەیە کە خۆیان هەیەە ئەتوانن پێشنیار بکەن بۆ بەڕێستان بۆی لە ساڵی داهاتوو بێگومان ئێمە ئێستا تا ڕادێک ناسراوین وەکو لێپرسراوی دیدارەکە و سەرپەرشتیاران
هەر بە ڕێزێک بێوێت توێژینەوەی هەبێ یا بێوێ خزمەتێک بە دیدارەکە بکە ئەو ژمارە تەلەفۆنێ و ئیمێل هەیە و فەیسبوک و تۆڕی کۆمەڵایەتی هەیە و چەندین ڕێگای پەیوەندیکردن هەیە ئێمە دەرگامان کراوەیە و بگرە زۆر مەمنونیشیانین و زۆر سوپاسیانەکەین چونکە ئێمە تەنها خزمەتکارین لە دیدارەکە یا کارە تەکنیکەکان جێبەجێەکەین ئەوەی کە گرنگە و بەهێزە لە دیدارەکە توێژەرەکان و پانێڵستەکانن کە ئێمە زۆر سوپاسیانەکەین و زۆر دەستخۆشیان لێکن کە هاوکارمان بن لەوەیە لە ڕاستیە. بەڵێ کاک شاخەوان لە کۆتاییە ئەگەر شتێکە بێت ئێمە لە بیرمان کردبێت بە ڕێزت حەز بکەیت ئاماژەی پێ بێت. وەڵاهی لە کۆتاییە من لێرەوە سوپاسی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنەکەم بە تایبەت کورساتی خۆشەویست کە دوێنێ بە چڕی لەوێ بوون ئەم لایڤیان لەسەر کردووە ئەم راپۆرتیان لەسەر کردووەوە ئەم بەرنامەی ئەمڕۆژ بۆ من گرنگی هەیە کە ئێمە بەشێکی کارەکەین ئەوەی کەی گوازێتەوە بە ئامادەبووان و بە جیهان و بە خەڵکانی دەرەوەی ئەڵێ میدیایە ئەم گرنگیدانی ئێوە بۆ ئێمە وەکو سەرپەرشتیارانی دیدارەکە زۆر گرنگە بۆیە زۆر سوپاسدانەکەم و ماڵی کورسات هەمیشە ئاوادان بێت. هەمیشە کورسات دەرگای کراوەیە بۆ هەمووان هەمیشە وتمانە کورسات ماڵی هەمووانە دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر خۆشحاڵ بووین بە هیوای کاری باشتر و سەرکەوتوتر بە هیوای زۆر خۆشحاڵ بووین.